أنا المواطن هاشم الجامير حميد من محافظة ديالى. والله كانت حالة عندي أول شيء اللي حسيت به عند الضغط قام يصعد، ما عندي ضغط، أنا ضغطي دائما مستقر 8 على 12. أثناء التحليل مختبرات تبين لأني عندي التهاب جلد قوي كلش بالكلى اليمنى. أثناء التحاليل ذهبت وين بعدها؟ ذهبت إلى مستشفى سمارت، تم إجراء الفحوصات الكاملة عليها، بين بأن كلها تعبانة نسبة 100%. بجهود الأبطال والكادر الطبي برئاسة الدكتور راوي حما غريب. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئەم بەڕێزە گرەیەکی گەورە لەسەر گورچیلەی ڕاستی بوو، بە جۆرێک هەموو گورچیلەکەی گرتبووەوە و چوو بۆ ناو شاخێنهێنەریەوە. پاش هەڵسەنگاندن بۆ حاڵەتەکەی گەیشتینە ئەوەی کە پێویستی بە نەشتەرگەریەکی گەورە و ئاڵۆز هەیە، هەر بۆیە لە تاوەری تەندروستی سمارت و بە تیمێک لەگەڵ برای بەڕێزم دکتۆر فەهمی کاری نەشتەرگەریەکەمان بۆ ئەنجامدا. خاوێنکردنەوەی شاخوێنهێنەری سک لە شێرپەنجە لە ڕاستیە لە ڕێگەی کردنەوەی سک و هەڵدڕینیشەوە کارێکی زۆر ئاسانیە و پزیشکان شایەتی ئەم حاڵەتەیەن. ئێمە خۆی گەورە هیدایەتی داین کە بتوانین الحەمدولillah ئەم کارە لە تەنها لە ڕێگەی چەند کونیەکەوە ئەنجام بدەین و بێگومان ئەمەش کاریگەریی باشی لەسەر ئاوتکەم و نەتیجەی نەشتەرگەریەکە هەیە کە نەخۆشەکە لە 1-2 ڕۆژێکە ئاچێتە ماڵەوە. بە جۆرێک گورچیلەکە وە گرێکە و ئەو بەشەشی کە چوو بۆ ناو شاخێنهێنەریەوە لە ڕێگەی سێکون و بە ئامێری ناوسکبین بۆمان ئەنجامدا. سوپاس بەخوای گەورە، پاش 2 ڕۆژ نەخۆشخانەی بەجێهێشت. ئەم نەشتەرگەریە لە جیهاندا ئەتوانین بڵین نەشتەرگەریەکی دەگمەنە و زۆرێک لە حاڵەتەکاندا وا پێویستە کات بە هەڵدڕین ئەنجام بدرێت. بەڵام ئێمە سوپاس بەخوای گەورە توانیمان لە ڕێگەی سێکونەوە و بە ئامێری ناوسکبین بۆی ئەنجام بدەین. سوپاس بەخوای گەورە، ئێمە لە تاوەری تەندروستی سمارت ئەنجامدانی نەشتەرگەری لە ڕێگەی کوونەوە و لە دوورکەوتنەوە لە هەڵدڕین تقریباً کردومانە بە ستاندارد و شێوازی ئاسایی کارکردنی خۆمان. سمارت وەرچەرخانە.